باسی شاری سلێمانیمان کردوەیەکێک لەو شوێنانەی دیکە کە مێژوویەکی دوور و درێژی هەیە بازاڕی سەراجەکانی شاری سلێمانیە. بازاڕی سەراجەکان هەروەها سەراج یەکێک لەو پیشەوەرانە بوون کە بۆ نمونە کورتان و زینی ئەسپ و بابەتانی پێیوەست بووە بە ئاژەڵەکان و هەروەها شوێنی فیشک و ئەمانەیان دروست ئەکرد. ئەمە یەکێک لەو پیشانە بوو کە لە بازاڕی سەراجەکانە هەبوو. چەندەها پیشەی تریش لەم بازاڕەیە هەبوو. کەباب چی بوو، چای چی بوو، بۆ نمونە ئەوانەی کە بابەتی کشت و کاڵەکان دروستەکەن باختاری و ئەمانە. وای لێ هاتبوو ئەم شارە بە یەکێک لەو شوێنانە دانرا بەشێکی زۆری پیشەوەرەکانە هاتنە سلێمانی یان لە سلێمانی ئیشیانە بوو ئەچوونە ئەو بازاڕە. ئەو بازاڕە هەتاکو ئێستا هەیە هەرچەند خەمێک هەیە لەبارەی هەندێک لە پیشەکانەوە ئەڵێن وردە وردە خەریکە ئەو پیشانە کۆ ئەبێتەوە لەبەرەوەی کام پیشەکە نەماوە یان لەبەرەوەی کە لە دەرەوە دێت. جا ئەمە وای کردووە بەڕێز نەورۆز فازڵ محەممەد ئەمین سەراژ قەڵەم هەڵگرێت لەسەر مێژووی ئەم بەشە لە شاری سلێمانی ئەم بازاڕی شاری سلێمانی کتێبێک بنووسێت بەناوی بەشێک لە مێژووی بازاڕی سەراجەکانی سلێمانی. ئێستا خۆی لە لامان ئامادەی زیاتر قساکات لەسەر کتێبەکەەوە هەر ئەسڵ لەسەر خودی بازاڕەکە چون لەسەر بازاڕەکە قسە بکەن لەسەر ناوەڕۆکی کتێبەکەشە. سلااوی لێبێت زۆر زۆر بەخێرت دەستت خۆش بۆ ئەم کتێبە جوانەکە بەڕێزت نووسیتە. جا پێیمان بڵێ لە ئەم کتێبەیە و بەپێی بەدواداشونەکانی خۆت بازاڕی سەراجەکە مێژوەکەی گەڕێتەوە بۆ کەی؟ بەڵێ دەستان خۆش بێ سوپاس بۆ ئەم بانگێشتە گرنگە بەڕاستی سەر مەسەلەی پیشە و پیشەوەران و دوجاریش بازاری سەراجەکە کتێبێک کە من هێنامەتە بەرهەم. مێژووی بازاری سەراجەکان مێژووکی کۆنە گرێدراوە بە هاتنی برایم پاشا بۆ سلێمانی و دروستکردنی سلێمانی. لە دوای ئەوانێ بۆ گەشەکردنی سلێمانی پێویستیان بە پیشەوەرەکان بووە. پیشەوەرەکان لە زۆر لای کوردستانەوە لە کفریەوە لە کەرکووکەوە لە سنە و مەهاباتەوە لە زۆر جێگەیترەوە وەستای کارامە و دەزڕەنجینیان هێناوە بۆ سلێمانی. کەواتە پەیوەندیدارە بە دوای ساڵی 1970 زاینیەوە کە زۆ بەڵام بۆ دروستبوونی تایبەتمەندی بازارەکە دەگەڕێتەوە بۆ پێش جەنگی جیهانی یەکەم. لەبرەوەی لە سەرەتادا نازانی بەڕاستی پیشەوەرەکان کە لە ناو شاردا بڵاو بوو نەتەوانێ شار هێشتا شقلێکی شاری نەبووە. زیاتر گوندێکی گەورە بووە یا شارۆچکەیەکی با بڵێن بچووک بووە. بەڵام لە دوای گەشەکردنەوە کە هیچێک لە بنەما سەریچەکانی گەشەکردنی کۆمەلگا ئابووریە. ئابووریش پێویستی بە پیشە و پیشەوەران بۆ لە سەردەمەکەی خۆیدا وەکو چۆن ئێستا پیشەسازی جێگەی گرتووە. کەواتە بۆ گەورەبوونی شار پێویستی بەوە بووە کە پیشەوەرەکان ڕۆڵێکی کاریگەر ببین. لەڕێ ئەووانێ چڕبوونەوەی پیشەوەرەکان لە بازاری چۆک و بازاری سەراجەکاندا دەگەڕێتەوە بۆ پێش جەنگی جیهانی یەکەم لەوانەیە بۆ 20 ساڵ 40 ساڵ هەبوو بێ. بەڵام زیاتر بۆ دڵنیابوون لەوەی کە بە تەکیدی کە لە جەنگی جیهانی یەکەم کەمێک پێشتر ئەو بازارە هەبوو ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەو کتێبەی بەڕێز ئەکرەمی مەحمودی ساڵحی ڕەشە کە باز لە مێژووی سلێمانی دەکات لەوێدا بابەتی پێچەخێدا کە عیزەت مستەفا ڕەسوول جانی شادوێ کە باسی دەکات دەڵێت چڕبوونەوەیکێ لە پانی بەرز درۆکان و کەوش درۆکان و پڵاژ درۆکان و مزگەر و چەخماقساز و زیندرو هەمووی لە دەوری ئەو شوێنەکە ئێستا ئێمە پێ دەڵێن بازاری سەراجەکان. کەواتە لە پشتیەوە لەم دیوە لەو دیوە لەسەر پێڵەنگردی برنجەکە بەرزی برنجەکە لەوێش هەموو لی بوونیانی. کەواتە دوایی بۆمان دەرەکەوێت چڕبوونەوەی خست وەکو چۆن ئەڵێ مەسەلەن ئەڵێ چون بۆ ناو بازاری نەقیب سەیرەکەی سنتەرێکە کە لە 1990 هەیە بازاری سەراجەکان لە پێش ئەو مێژووە هەیە گەڕێتەوە بە ئەوە. کاک نەورۆز زۆر کات کە باسی بازاری سەراجەکانەکەین یەکسەر ئەوێتە بەرچاومان کە کۆمەڵێک کەسی پیشەوەر لە چەرم کۆمەڵێک پێداویستیان دروست کردووە. بۆ سەرەتا لەوانەیە هەر بە ئاژەڵ و بە ئەسپ و ئەوانە کەلوپەلیان گواستە بێتەوە. ئەم کەلوپەلە گواستنەوەش ئەسپەکە پێویستی بە کۆمەڵێ پێداویستی بووە سەرپشتی ئەسپا وەزینی ئەسپا و ئەو پێداویستیانەی کە ئەسپی پێدابی نەکرا بۆی کە بارێکی پێڵگرن. ئەمە نەکرد بۆ شاری سلێمانی بەڵکو بگرە بۆ هەموو بازرگانانش کرد لە سلێمانی و تێپەڕەبوون و توانین لەو کەلوپەلانە تا چەند شیکردنەوە هەبوو لەم بابەتانەیە. لە ڕاستیدا من زۆر لەوە قوڵتر قسەم لەگەڵ لەسەر کردووە کە تاکو ئێستاکی باز لە پیشەکان کرابێ بۆ کاریوە ژەگەڕێتەوە بۆی شارەزای منە لەو بابەتانە و کەرەستە و پێویستیەکانە کە چی بەکاردێ لە بابەتی سەراجیدا نەگەر بۆ سەراجی بۆ هەموو پیشەکانی تر وەکو چەخماقسازی وەکو مەسەلەن مزگەری هەموو ئەمانە هەلاجەکان لێفە درووەکان
هەموو ئەمانە شیکارم کردوەوە کەرەستە و پێویستیانە چینکە بەکاریانێنەوە بۆ مێژوەکانیشانم باس کردەوە و باسیەوەشم کردەوە چۆنم کەرسانە هاتوونەتە سلێمانی و ئەو بازرگانانە چیە بوون کە هێناویان هەموو ئەمانە لە کتێبەکەتا جێگرتووە لە هەمان کاتیشدا بەڕاستی دەوڵەمەنی و کتێبە لەوەدایە کە با بڵێن شوناسێکی تایبەتیەوە هەیە کە پیشەکان شی ئەەکەمەوانی پیشەکان شیەکەمەوە کەرەستەکانی باسەکەم و شەبەسەر بۆ نمونە ئەگەر بین باسی مزگەری بکەین باسی ئەومان کردو مزگەری چ پەیوەندێکی بە هونەر و زانستەوە هەیە چۆن ئەو کەسانەی کە کاری لە دروستکردنی منجەڵێکە یا مەسەلەن یا تەشتێکە یا سینەیەکدا یا مەسینەیەکدا یا شەکرشکێنێکدا دەبینی یەکێک لەوانە کە شەکرشکێنەکە چ نەخشێکی زۆر جوانی تێکراوە چ نەقەیمی تا بەکارات و ئەمانە هونەرە ئەم هونەرە پێویستی بە بیرکردنەوە بوو ینی وەستایەکی کارامە پێویستە داهێنان کا لە پیشەکەیدا بۆی بەرهەمەکەی بەرهەمێکی ناوازە بێت کە ئەوەی کڕیارەکانی سەرسام بکە خۆشبەختانە ئێمە ئینگلیز کاتێکە لە کوردستانەوە لە کتێبەکە باسیەوە دەکەم کە چۆن ئینگلیزەکان سەرسامی ئەو بەرهەمانەی ناو بازاری سەراجەکان بوون و کە ئەو بەرهەمیان کڕیوە کە یەکێک لە گەنجەکانی خۆمان کە لەو گوزەرەدا بوو لە مەیانی باڵێن هەم مەیانی سەوزەفرۆشکان و بۆ بازاری سەراجەکان لەو ناوە حەماڵی کردووە بە هۆکاری پێویستی بازارەکە خۆی فێری زمانی ئینگلیزی کردووە لەگەڵ ئینگلیزەکاندا توانی وێتی ببێ بە متەرجمێک یان لە نێوان دوکاندار و کڕیارێکی ئینگلیزدا یعنی ئەم بەریە کەوتنانە هەبوو مەسەلەن پانی بەرزیان کڕیوە ئینگلیزەکان ئەما تۆ تەرجمەی کردوەوەتە ئەو کەرەستانی کە بەکار هاتوون ئەو بابەتانی هاتوون ئەوەندە جوانکاری و قەشەنگی و سەرنج ڕاکێشی تێدا بووە سەرنجی هەموو کڕیارەکانی ڕاکێشاوە بە بێگانەکانی شۆکاتونەکە گوزەرەوەتە هەمووی کاری دەستی بوونەوانی کە بۆ نمونە لە شەکرشکێنێکە بوون لە دەستکەوانێکە بوون لەو کەرستانی کە بەکاریان نەخشە ئەو نەخشانەی کە کردویانە هەمووی بەدەست کردویانە لە ڕاستیدا هەمووی بەدەست بووە هۆکەشی ئەوەیە کە مەسەلەن بۆ نمونە کە ئێستا بەڕێزت پرسیان لەسەر مزگەرەکانەکەی مزگەرەکان لەناو دوکانەکانە کوورەی تیا بوو لەناو کوورەکەدا توانەوەی پارچە ئاسنەکە بۆ گەرمکردنێکی تا سووربوونەوە لەگەڵ سووربوونەوە نەخشەکانیان تیا دروست کردووە بەهۆی چەکش و قەڵەم و پێویستیەکانی خۆیان کەواتە با بڵێن بۆ نمونەگەت بین لێرا بێن هەر لەسەر مسگەرەکانەوە سنسەرێکی سەراجەکان بکەین کە وەستا کارامەکانی ناو بازاری سەراجەکان چۆن زینا کردو تەبەن ئەمەی کە باسی دەکەم من تەنها بەس بازاری سەراجەکان نییە بازاری سەراجەکان بەشێکی بچووکی بازاری گەورەی پیشەوەرانە لە سلێمانی بەس من تەرکیزم زیاتر لە بازارەکەی خۆمانە لەوێدا دەبینی سەراجەکان چۆن نەخشیان لەسەر چەرمەکان کردووە کە زیینەکەی پێ دروست دەکەن بۆ دروستکردنی زیینیش بە تەنها بە یەک کەس نەکراوە سێ کەس چوار کەس کە بڵێن هەر کەسە لە سنعاتێکدا کاری تیاکردۆ چۆن سیارەکەت عاتڵ دەبێت کە ئەچیتە لای کارەبایی ئیشی مەکینەت بۆ ناکە ئەچی بۆ لای پەنچەرچی ئیشی تایەت بۆ دەکا وایە ئەویش وایە مەسەلەن ئەوانەی کە لە لباو ژێرزیینیان دروست کردووە کەسی تایبەت بوون مەسەلەن ئەوانەی کە نەخشیان بۆ سەر زیینەکە کردو کەسی تایبەت بوون ئەوانەی کە چەرم و زیینەکەیان دروست کردو خۆشیان کردو تەڕیان کردو و قاڵبەکەیان لێداوە و گەوریان کردو و نەرمەزین و سەرزین و ئاوانیان دروست کردو هەمووی پێویستی بە کارامەیەکی جددی بۆ کەواتە کەرەستەیەکی زۆر لەو بابەتانەدا بەکار هاتووە گەشتوتە ئاستێک کە بەرهەمەکە ناوازە بێ بۆیە پێم وایە پیشەوەران لە سەردەمەکەی خۆدا شۆڕشێکی پیشەسازی بووە بە شێوەیەکی کۆمەڵایەتی وە پەیوەندیەکانی پیشە و پیشەوەران بۆتە هۆکارێکی کۆمەڵایەتی بوونی فراوان لە نێوان خەڵکی گوند و شاردا یعنی گەشەیەکی کۆمەڵایەتی گەورە لە هۆکاری کڕین و فرۆشتن و بەرهەمێنانەکانە دروست بووە باشە جار بەڕێزت باست کردوتت هەندێک ئیشی دەست ئەکرا بۆ نمونە لە ئێرانە مثلەن زەنجان بەناوبانگە بۆ کەل و پەل و قاپ و قاچاخی مسی وا بوون مەسەلەن سلێمانی بەناوبانگی بە مسەکەیەوە ئەوی کە لە بازاڕی سەراجە دروستەکرا بۆ نمونە بۆ شوێنەکانی تریان بردبێت لە ڕاستیدا ئێمە کە باسی بازاری سەراجەکانەکەین یا پیشە بەگشتی بەپێی ئەو بانگێشەی دوێنە کردمان بۆ ناساندنی کتێبەکەی چەک لەو بەڕێزانە مامەسایەکی زانکۆ و ئیشارەتی بۆدا کەوتی بابەتی دوکومنتاریم هەیە کە زۆر بابەت و کاڵای ئێمە نێراوەتەوە دەروەوەی وڵات بەڵام من لەو کتێبەدا ئیشارەتم پێدا وەکو بازاری سەراجەکان کاڵەکانی بەگشتی هاوردەی دەروەوەی وڵات نەکراوە هاوردەی شار و شارۆچکەکان کراوە بۆچی وایە چونکە بەرهەمەکە ئەوەندە زۆر نەبوو چونکە کاری دەستی بەرهەمێکی فراوان و قوڵی نابێت بەڵێ لە منجەڵ و مس و مزگەریدا بەرهەماتەوە بەڵام خۆشبەختانە ئەوەی کە کاڵەیەکی زۆری لێنارابێتە دەرەوە کلاش بۆ دروستکردنی کلاش بە شێوازەکانی هەمووی لەو کتێبەدا باز دەکرێت کە چۆن نێراون بۆ بەغدا کە بابرێن کوردە فەیلیەکان هاتوون بردوێن
دوایین بە هەزاران بە سەدان هەزار بە ملیۆن تا ئێستا توانم بڵێم لە ژیانی خۆمدا کە بیرم دێ کلاش براوە بۆ مووسڵ بۆ شەقلاوە بۆ هەولێر بۆ بەغداد بۆ حلا بۆ بەسرا حتا ژێری فلۆریتان لە بەسرەوە هاتوو بۆ سلێمانی کە باوکی من کڕێوێتی کارخانەکەی لەوێ بووە ئەوە تەبانەوە باسی هەفتاکانەکەم ئەمیان تۆزە کۆن نییە باسی هەفتاکانەکەم کە ئەو ژێرە فلۆریتانە بابەتێکی مەتاتی بۆ کە ئێستاش لە پێڵاوی ژناندا هەیە بەرزە سەری کلاشەکە کە لە شارۆچکەکانی خورماڵ و تەوێڵە و بیارۆ ئەوانە هەورامیەکان چنیوانە هاوردە کراوە بۆ بازارەکانی سلێمانی لایەن ئەو چەند کەساتێکێک لەوانە باوکی من بووە کە ئەمانە کڕا و یاوە بە معمەلەکانی با بڵێن معمەلە بچووکەکانی دروستکردنی کلاش و گەشتوتە دەستی ئەوان بەڵام وەکو ئەوەی کە بڵێن بەگشتی لە هەموو بەرهەمەکانی ناو بازاری ئێمە هاوردە کرابێ بەو شێوێنێ بەڵام ئیکتیفای زاتی گوند و شار و شارۆچەکانیدا وەکو مادەی خام ئەگەر پرسیارەکە لەبیر نەچێتەوە سەرکەگیا وەکو مادەی خامەکان لەکوێوە هاورد کاک نەڕۆز بۆ نمونە چەرمەکە بووە یان هەر شتێکی تر بەڵێ لە سلێمانیدا هەروەکو شارەکانی تر و شارۆچەکانی تر حیوانداری هەبوو سەربڕینی حیوانەکان هەبوو لە ناویشدا مەڕە بۆ بزن هەبوو مانگا بۆ گا هەبوو هەتا گامێشێکی زۆر لە سلێمانی هەبوو ئێستاشان دەرەوە گامێشانە ماون کە قەیماغی ئەو گامێشانە مەشهورن کە هێنە ناو شارەوانی کەواتە ئەمە بۆ خۆی وەختی خۆشی لە زەمەنی ئەتوانم بڵێم شەستەکان بۆ هەفتاکانە سلێمانی دەباخانەی تیا بووە کە ئەم چەرمانە خۆشەکران بەدەر لەم چەرمانەکەی بەرهەمی ناو خۆش بووە بەڵام کەم بۆ ئیکتفای نەداوە هاتوون چەرمیان لە بەغا و مستەوە هێناوە چی هێناوێتی مثلا باپیرەی من حاجی محەمەدەمینی سەڕاج هێناوێتی مثلا بەڕێز سۆفی کەریم هێناوێتی بەڕەحمەت بنەمانێ مثلا حاجی غەریبی خەفاف هێناوێتی ئەمانە کەرەستەکانیان بەچێ فرۆشتۆ بۆ وەستا و وەستاکارامەکانی ناو بازارەکە ئێستا وێنی ئەوانەشم لێدا داناوە کە یەکێک لە وەستا فرۆشیارە چەرمەکانی بەغا کەنای عەبدولهادی لەگەڵ باپیرەما بردویانن بۆ سەیران بۆ بلچانی پێنجوێنیان بردوون وێنەکەی لەوێدا هەیە ئەمان مانای چییە ئەمە هەتا من باسندەوە کرد کۆمەڵایەتی بوون چەند گرنگی هەیە بەهۆی پیشەوانی پەیوەندی دروستکردن و پێکەوە ژیانی ئەو خەڵکانە کە بتوانن لەسەر قازانج و بەرژەوەندی و پیشە یەکیان ناسیەوە گەشتوتە ئاستێکی باڵاتریشەوە بۆیە من پێم وایە کەرەستەکان هەل لە ناوخۆی عێراقدا لە ناو کوردستاندا و هەندێکیشی لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتوو بۆ چونکە شارێکی گەورەی بەهێز و با بڵێن پیشە و دەستڕەنجینی ماوێشکە شاری سنەیە کە لەوێشەوە زۆر لە کاڵەکانی هاتووە ئێستاشی لەگەڵا بێ سلێمانی پڕە لە زینی شاری سنە باشە کاک نەڕۆز بابەتی کێ زۆر گرنگە کێمە باسی بازاری سەراجەکانەکەین لەگەڵ ئەو پیشە جوانەیە کە هەمان بێک و ئیشان کردووە هەرێکیان بابەتێکیان بۆی کە تاڵ کردووە و چەندی نەشونیە باسی کەشی ناو بازارەکە چۆن کراوە لەو کاتەیە و دوای ئەوەش یەکێ لە بابەتە گرنگەکان هەمیشاڵین لە ڕابردووە هەتا ئێستاش لەم شارەیە پێکۆژیانێکی زۆر جوان هەبووە ینی جیاوازی نەکرا بۆ منە جوولەکەکانیش لە ناو بازاری سەراجەکانە ڕۆڵی ئەوان چی بوو لەو لە ڕاستیدا من هەموو ئەوانم بەباس کردووە لە سیپەڕەی یەکەمیدا بیخوێندنەوانێ زۆر بەوردی باسی شێوازی کۆمەڵایەتی ئەو خەڵکە ژیانی ڕۆژانەی ئەو خەڵکە چۆن بووە طبعا یەکێک لەو خاڵە گرنگانە کە ئێمە بە باسی بکەین ئەو کتێبە حتا تەنانەت باسی بەخشراوەکانیشم کردو کاتونتە گوزەریەمە حماڵەکانیشی تیا باس کراوە کە لە گوزەرێمە کاریان کرد ئەوانی دۆزیمانەتەوە دوکۆمنتمان کردو و وێنەکانیمان پیا کردو قسەمان لەگەڵ کە سوکاریان کردو و زۆر لەوەی کە زۆر گرنگتریشە جوولەکەکان کە بەڕێزی دیشارێت پێدا لە کتێبەکەدا باسم کردووە وەکو کەسایەتی جوولەکە لە بازارەکەی ئێمەدا نەبوو دوکانی هەبێ یا پیشەیەکی هەبێ بەڵام جوولەکەی دەستگێڕ هەبوو هاتوون شانە و مستیلە و گوارە و کۆ ئاوێنە و دەسڕ و ئەم شتانیان فرۆشتۆ هاتوون بەناو بازارەکەدا بازارەکە ئەگەر بەیانی سعات حوتی بەیانی تۆ بچووتایەتەوە بازارە یەکسەر مەسەرەن قالی سەقات دەبینی کە بە پوونەیەکەوە یا بە شەڵتەیەکەوانێ ئاوڕشێنی ناو بازارەکە دەکات دەبینی یەکێکی تر لەولا هاورەکە یەڵا شێلم یەکێک تر هاوار دەکا قەیماق لە ژێر پیاڵەی ئاسندا نرخەکانی هەمووی تایە کەسایەتەکان ناویان هاتووە یعنی با بڵێن سمفۆنیایەکی کۆمەڵایەتی زۆر جوان لە بازارەکەتا بەدی دەکەی و دوکانەکانیش هەمووی تەختەودار بوون دەرگاکانی ئەگەر زستان بواە هاتوونەتە دەرەوانێ هەستاون چوون خەڵوزیان هێناوە یا داریان هێناوە خستوانەتەنە کوورەیەکی قوڕین یا تەنەکەوانێ بردویانە لە چایخانەکە پشکۆیەکیان لای چایچێک لە چایچەکان هێناوە هەموو چایچەکانیشی تایە کە خستوانەتەنەوە پشکۆکان گەشانۆتەوانێ مەسەلەن ئەمانە بۆ خۆی یعنی پەیوەندیەکی جوان ینی دەبینی کە چۆن مەسەلەن بۆ نمونە ئاڵوگۆڕی نێوان مشتریەک و دوکاندارێک کا تۆ جوتێک کاڵی لێکڕیوە پێوی تۆ باشترین جۆری کاڵەیە لەوانەی تر باشترە ئەوی تۆ یاخن نرخەکەی گرانە و تۆتی وڵڵا نرخەکەی گرانە زۆر دەبینی حیوارێکی جوانی نێوان
کڕیار و فرۆشیار هەیە جا لەگەڵم قسەی توێ وێنێ زۆر سەرنجینی ڕاکێشە سەرتاشێکی گەڕۆک ئەم سەرتاشە گەڕۆکانە چۆن بوو لە ناو بازاڕەکانە ئەو سەرتاشە گەڕۆکانە لە گوزەری ئێمەدا وەکو بیرەوەری کە باس کرابێ و نەهاتوونەتە ناو سنتەری ئینەکە بەڵام لە قەراغی ئەم بازارەدا چەند کەلاوەیەکمانە بوو هیچێک لەوانە بازاری مڕادی ئێستا کەلاوەیەک بوو پشتی دوکانەکەی من کە ئیشارەتم پێداڵ کتەبەکە کەلاوەیەک بووە ئەمانە لێوێدا هەندێک جار سەرتاشەکان بە تەنەکەی کواتون و جانتایەکی بچووکی کۆنیان پێ بۆ وەسایلەکانیان پێ بوو لێدا سەرڕوشی خەڵکیان تاشیوە تا ئەو بەڕێزەی ئەو لایەن کە دەبینیت ئەوەی ئەولایەن ئەگەر ناوەکەی حاجی تۆفیق ئەوەی سەرەوە بەڵێ حاجی تۆفیق یەکێکە لەوە هەر وەستاکارەمەکان کە لە هەمیان کۆنتترل لە بەر حەوزە وشکەکە بۆ ئەم بۆیە ناوەکەیم هێنا تەبەن وەکو سنتەری بازاری سەراجەکان ئەبووە ئەوی تیانە بووە بەڵام بۆیە ناوی ئەوم هێناوە وێنە ئەوم پیا کردو لێ دامناوە هەموو دەلاکەکانی ناو بازاری سەراجەکان لەسەر دەستی ئەم فێری دەلاکی بوون ئەوستا بووە بۆ شتێکی گرنگە مەسەلا نەمەقاڵی حەباوە مام عەبدوڵای حەماڵ لەوانەیەمانە بۆ خۆیان ئەوانە حەماڵی پەستەک بوون لەناو حەمبێنە قولاپ و پەستەک وێنەی تریشی تایە کە عیلاقەی بە قولاپەکانی شوێ لە کتێبەکان ئەو قولاپەی کە کرد باشە پیشەی تر هەبوو هەراوە بە شێوەی گەڕۆک لە بازاڕەکە هەبێ بۆ نمونە دوکانی نەبێ وەکو پیشە مەسەلەن ئەهات یەکێک لەوانە مەسەلەن چقۆی تیژە کردوانێ تەبەن کۆسەرە نەبوو ئەو کاتە بە بەردی هەسان ئێمە پێڵێن بەردی وەڕاست بەم بەردەیان هێنا لە بازاڕەکە دایانەنا چقۆیان پێ تیژە کردەوە یا یەکێک لەو شتانەی کە زۆر جوان بوو دەلاکەکان چرمیان بەکارێنا بۆ تیشکردنەوەی ئەو ماسەی کە پشتەمل و سەر و گلاجانشتی پێچاکرا هەر بە چرم تیژەکرا چرمەکە هەڵواسرای دوکانەکە و توڵێک بوو ئەوە چقۆکەی پیاهێنا ئەمە وەکو گەڕۆکەکان زیاتر دەستجێڕەکان کە لێ بوو یەکێک لەوانە فریقە چۆرەکە تۆتە گوزەرێمە قاوەی فرۆشتووە قاوەی داوە بە خەڵکو و باقیشی بە کەس نەیاوەتەوە ئەو زۆر بینە وچێتی وردەم پێنیە وتێتی وردەم قسە خۆشەکانی و قسە خۆشەکانی سرعەت و ئەوانەی یعنی کەسێکی ئەمەشتی زۆر غەریبی تیام کتێبە هیچێک لەوانە مەسەرم بۆ نمونە زەڕەنگەرێکی تیا بۆ کە سەنعاتکار بۆ لای ئێمە بەرامبەر دوکانەکەی من بۆ ئەمری خوای کردووە شاعیر بووە شعری زۆر جوانی شعرەکانی لێ داناوە کە مەسەلەن تیاتی چەند کەسمانە بە شۆڕژگەر بۆ یەکێک لە هەر شۆڕژگەرەکانی ناو بازاڕەکە ئێمە کۆمۆنیست بووە لە سەردەمی مەلیکیدا هاتوون بیگرن لەبەرەوەی شۆڕژگەرێکی ئازا بووە هەم نانەوا بووە هەم بەسەر تێکۆشانی هەبووە کاتێک هاتوون بیگرن پێکەوەی بازارەکە خەڵکی بازارەکە لە پۆلیس و سەرباز و دوکاندارەکە کۆبوونەتوانێت ڕەد و بەدڵێکیان کردووە نیانێشتەوە و دراوسیان بگیرێت دەربازیان کردووە کەواتە گیانی پێکەوەی خۆشەویستی و هەمڕانگی لە نێوان خەڵکی گۆزەرەکەدا زۆر ڕۆحێتێکی گەورە مەزنی هەبووە لە ناویشیدا تعزیەکە وە هەموو بەشداریان کردو هاوکاری تازیەکەشیان کردو دوکان بە دوکان هاواریان کردو کە ئەوە فڵانە کەسێکی مردووە کاتێکە گەشتونەتە حاڵەتی خۆشی و بەهار و سەیران یەکێکتر هاتوون هاواریان کردووە خەڵکی نەدەچین بۆ سەیران چێ یەتباناوی خۆی بنووسێ یعنی کەواتە دەستە جەمعی و پێکەوەی لەناو ئەو بازاڕەدا مۆدێلێکی استراتیجیە کە خەڵکی سلێمانی شوناسە ئەخلاقیەکەیەتی بۆ نمونە لە کاتی ئەگەر خوا نەخواسە گرفتێ بۆ کەسێک دروستە بوو تەعزیەیەک بووە خوا نەخواسە لێ قەومانێک بووە لەم کاتانایوا بووە ئەو ڕۆحیەتە لە ناویانە هەبێت لە ڕووی مادی شۆ پشتیەک بگرن مەبەست لە ئێستاە لە ڕابردوو تا بەڵێ زۆر بە فراوانی ئەوە بۆ کە شارەتم پێدا چکە بەڕاستی و بازارە ینی مەسەرم بۆ نمونە یەکێکەگەت بێشتاتە حاڵەتەوەی کە ئیفلاسیە کرد هیچی نامە هەموو چون دەستیانەگەر هاوکاریانەکەن من نمونەیەکم لەسەرەوە هەیە ینی دەفتەری حسابەکانی باپیرە گەورەی خۆم کە دەبینم چەندێک قەرزی داوە بە خەڵک ئەو هەموو پارەی داوە لە هەمان کاتیشە جێگەی متمانە بۆ خەڵکانی گوندی کاتون ترێ و بار و خیار و ترۆزی و چوزانم گەرم و جۆ و دانەوێڵە و ئەمانەیان هێناوە فرۆشتوانە کاڵک و کالیاریان هێناوە فرۆشتوانە بە ئامانەت پارەکەیان لای باپیری من داناوە یعنی دەستپاچیشە بوو کەواتە ئەمە وای کردووە بێمە سەر ئەوان یعنی جانی هاوکاری لە ناو یەکتریدا هەبووە دەستگرتن یەکتری هەبووە مەسەلەن ئەوەی جوانترین تیای لە بازاڕەکە خەڵکی تیا بۆ ئەرمەنی بووە خەڵکی تیا بۆ کاکەیی بووە ئەسڵەن ئەم پرسە جیاوازیە دینیە لە ناو ئەو نسیجە کۆمەڵایەتێدا لەوێ هەر ئاینی سلێمانی وا بە جیاوازی نەکراوە والله ئەمە نەشین باسی ئەکەی کاک نەورۆز کە
کرد دنیای چێژمان وەرگرت بەڵام بۆ ئەوەی ئەوە نێتر ئەو جوانیانە ببینین ئەبێ حتمما ئەو کتێبە بخوێنەوە زۆر سپاس لەگەڵ ناساندنی ئەو کتێبە پێشکەش بە ئێوە بێ زۆر سپاس ئێمەش لە کتێبخانەی خۆمانە لە کورسات هەڵیەگرین دانێکی تریش دوێنە ناردم هەر نازانم بۆ پیوکەی تر ئەگەر ئێرە بێت ئەگەر بۆێمە ئەمە هاتووە فکرێمە لامانە تۆ لای خۆتان هەڵیەک لای خۆمان من حەزەکەم ئیشارەت بە شتێکی تر بەدەبێت ئەگەر کات هەبێ ئەگەر بە کورتی شتێکی زۆر مهمە بەسەری تەمان 6 دەبابەتی تیا لە دەرەوەی بازارەکەی دەبابەت لە دەروی بازارەکەی بەڵام بە هۆکار بەستراوەتەوە بۆ بازارەوە یەکیان حەوشی گەورەیە کە لە دەڕێکی چوارباخا بوو یەکیان مەخفەرەکەی ناو مەزادخانەکەیە یەکیان حاجی بەکری سەبیلە کە باپیرەی منە یەکێکی تریان دوو وێنەیە کە ساڵی 76مان پێ دەڵێت کە خەڵکی و گوزارت دەگیرێت لە یەکێک لە چالەچەکانی پێشمەرگە لە گوزارەکەماندا ئەمانە بەڕاستی گرنگن کە ئینسان لەسەری ڕاوەستی و بیخوێنێتەوە چکەشتی زۆر بەهاداری تیا کردودا ناسم بۆ کرد دەستەکان زۆر سپاس بۆ تۆ.